أو كسيك بروجوي زمانت بقرا با زمانت بروجو بيت لقلو داك بروجوي لو مانقيدا بلام ئاگادار بە تەنها ئەوە نەبێ کە برسی تونو دەبێ بە ئەندامەکانت بەڕۆژوو بن چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا من لم يدع قول الزور والعمل به هر کەسێک واز لە قسەی خراب نێنێت واز لە کار و کردەوەی خراب نێنێت ئەوە فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه بەڕاستی خوای پەروەردگار پێویستی بەوە نییە کە ئینسان خۆی لە خواردن و خواردنەوە بگرێتەوە واتە ڕۆژوو هەر ئەوە نییە پێغەمبەر پێمان دەفەرمێت صلی الله عليه وسلم کە ئینسان خۆی لە خواردن و لە خواردنەوە بگرێتەوە ئەدی ڕۆژووی تەواو چییە؟ ئەوەیە کە ئینسان لەگەڵ ئەوەدا کە بە ڕۆژووە لە ڕووی نەخواردنی خواردن و خواردنەوە لەگەڵ ئەوەدا کە گەدەی بە ڕۆژووە لەگەڵ ئەوەدا کە هیچ ناخوات ئەنجا ئەندامەکانیشی بە ڕۆژوو بن دڵ و دەرونی بە ڕۆژوو بێت زمانی بە ڕۆژوو بێت گوێیەکان و چاوەکان و هەموو ئەندامەکانی بە ڕۆژوو بن بۆ ئەوەی کە فێری تەقواداری و چاکەکاری ببێت بۆ ئەوەی کە ئەو ڕۆژوەیە مەدرسەیەک بێت بۆ فێربوونی چاکەکاری و ڕەوشتە بەرزەکان ئەوە بەڕاستی ڕۆژووی تەواوە.